بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی تری گفتوگۆ بە ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. لە بەرنمەکانی ڕابردوودا باسمان لە شارستانیەت کرد یاخود شارستانێتی ئیسلامی و شارستانێتی خۆرئاوایی و شارستانێتی خۆرهەڵاتی. لەم بەرنمەیەدا جیاواز لە دوو حەڵقەی بەرنمەی پێشوو قسە لەسەر جەدەلێکی جیاواز دەکەین لە نێوان شارستانیەتدا. شارستانێت کە بەواتا کوردەکەی لەوانەیە کۆمەڵک بیر و بۆچوونی جیاوازی بۆ دروست بێ. هەندێک پێی دەڵێن ژیار یاخود ژیارمەندی. ئایا لە بەرامبەر شارستانێتی کوردیایە ئەوەی کە بە زمانی عەرەبی پێی دەوتێ ئەلحەڤارە؟ ئایا ئەو پێناسە کلاسیکی کە بۆ ژیاری یاخود بۆ شارستانێتی بە شێوەیەکی گشتی کراوە لەلایەنە مادی و معنەویەکەوە پێناسەیەکی دروستە؟ ژیار چییە؟ خەسەتەکانی کامانن؟ جۆرەکانی ژیار چییە؟ پێکهێنەرەکانی کامانن؟ ئایا ژیار پەیوەندی بە ژیانی مرۆڤەوە هەیە؟ پەیوەندی بە مرۆڤ و گردون و ژیانەوە هەیە؟ پەیوەندی بە ژیانی کۆچەری و ژیانی شارنشینیەوە هەیە؟ چ پەیوەندیەکی بە شڵەژانی باری دەرونی مرۆڤەوە هەیە؟ ئاخود ئایا ژیاری تا چه ئاستێک لە ئاستی کۆمەلگا جیاوازەکانە کاریگەری هەبووە؟ ئایا ژیار بۆ خۆی تعریفێکی گشتی وەرەگرێ یاخود ژیارێک هەیە پێی دەوتێ ژیاری مرۆی؟ ئەمانە کۆمەڵێتەوەر و باسی گرنگن هەوڵ دەدەین ئەمڕۆ قسەی لەسەر بکەین بە میوانداری بەڕێز دکتۆر هیوا عەزیز مامۆسای زانکۆ و توێژەر لە بواری ژیارمەندی. خۆشحاڵین دکتۆر بۆ ڕەخساندنیم دەرفەتە. زۆر سپاس بۆ جەنابتان. سپاس بۆ ئێوەش. گەر لە پێناسەکەیەوە دەست پێ بکەین ژیار یا ژیارمەندی یا ئەوەی بە عەرەبی پێوتێ ئەلحەڤارە پێناسی چییە بە شێوەیەکی گشتی لە ڕوانگەیەکی معریفیەوە؟ ژیار وەکو ناو وەکو چەمک لە ڕاستیە بۆ زمانی کوردی تا ئێستا بە تەواوی نەبووتە چەمکی بەکارهێنرا و بۆ کایەکی دیاریکراوە ورد کە پێویستە بکرێ بەڕاستی، بەڵکو ڕۆشنبیرانی ئێمە و ناوەندی ڕۆشنبیری ئێمەش کاریگەر بە ناوەندی ڕۆشنبیری عەرەبی و فارسی و ئەوە هەمووشیان کاریگەر بە ناوەندی ڕۆشنبیری ئینگلیز با بڵێن ئەوروپی ڕۆژاوایی کەوتۆتە ژێر باری ئەو با بڵێن جیاوازی و ناکۆکی کە لەسەر چەمکی سیڤیلایزیشن هەیە لە زمانە ئەوروپیەکە با بڵێن. بابەتەکە پەیوەندی بۆ هەیە ئایا ئێمە ئەتوانین سیڤیلایزیشن بۆ لایەنی مادی کۆمەلگا بەکاربێنین، گەشەی کۆمەلگا و پەرستە مادیەکانی کۆمەلگا بەکاربێنین، یان تەنها تەرکیزە لەسەر بەها ڕوحی و معنەیەکان، یاخود ئەو ڕێی کە پێی وایە پێویستە تەرکیز لەسەر هەردووکیان بکرێت. بۆیە لە ڕاستیە پشتبەست بە سەرەتا و دەستپێکی چەمکی سیڤیلایزیشن و بنەڕەتی ئەم وشەیە لە زمانی لاتینی و یۆنانیەوە کە سەرچاوی گرتو و وابەستەیە بە شار و نیشتە جێبوون لە شار وا گوازراوەتەوە بۆ ناو زمانی عەرەبی کە وابەستە بێ بە هەمان شەو لە زمانی عەرەبیشا وابەستە بێ بە شار. لە هەمان کاتە لە زمانی عەرەبیە چەند چەمکێکی جیاواز هەیە کە هەمویان بە شێوازی جۆرا و جۆر بەکارهێنراون بۆ گزارشکردن لە چەمکی سیڤیلایزیشن کە کاتێک وەرگەڕانیان بۆ کردو. بۆ نمونە مەسەلەی ئەلحەڤارە کە لە حەڤەرەوە هاتووە، ئەلمەدەنیە کە لە مەدینەوە هاتووە، کە ئەمانە هەمویان بنەڕەتەکان ئاماژەیە بۆ چەمکێک کە گزارش لە شارەکە بەمانای ئەوەی نیشتەجێبوون لە شار وابەستە کراوەتەوە بە چەمکی ئەلحەڤارە. هەر ئەمە گواستراوەتەوە بۆ ناو زمانی کوردیش. بۆ نمونە ئێستا زۆری نووسەران و توێژەرانی ئێمە کاتێک کە باز لە سیڤیلایزیشنەکەن ڕاستەوخۆ وشەی شارستانی بۆ بەکارێن و وشەی شارستانی لە ڕاستیە ئێمە لەگەڵەوەی کە بۆ لە بەرامبەر با بڵێن حەزارە بەکارێنین لە بەرامبەر مەدەنیەش هەر شارستانیمان بەکارهێناوە. بۆ نمونە یاساکانی باری شارستانی ئەڵێن قانون الأحوال المدنية وانە بەعەرەبەکەی ئەوەیە ئێمە لە کوردیا کردومانە بە یاساکانی باری شارستانی یاخود پێناسی باری شارستانی یاخود بەرگری شارستانی مەدەنی. بەڵێ هەموو ئەمانەمان لە بەرامبەری وشەی ئەلمەدەنی یا ئەلمەدەنیە بەکارهێناوە.
بۆیە لە ڕاستیە ئێمە لە یەک کاتە بۆ حەزارەش و بۆ با بڵێن مەدەنیەتیش هەر شارستانی بەکارێنین بە شێوەیەکی گشتی کە ئەمە پێم وایە هەڵەیەکی زمانەوانیە بە تایبەتی بۆ نمونە ئەگەر تۆ بکەویتە بەر وەرگێڕانی بۆ نمونە ئاماژەی الحەضارە والمەدەنیە ئەگەر بێبی بکەی بە کوردی ئەبێ بڵێ شارستانی لەو هینەیە سیاقەیە کە ئەمە با بڵێن کێشە دروستەکە ئایا شارستانی و شارستانی واتە وشەی شارستانی هەڵگری دوو مانای جیاوازە لە یەک کۆنتێکست و لە یەک ڕستەیە با بڵێن یان لە یەک شوێنە کە ئەمە هەڵی زمانەوانی دروست بەڵێگەم مەدەنیە یا تەمەدون ئەوە چۆن یعنی وەربژێڕێ بۆ زمانی کوردی بەڕای من ئەوەی کە لەسەر شارستانی ئێمە ڕۆیشتووە لە با بڵێن مەسەلەی پێناسی باری شارستانی ئەو ڕۆیشتۆ با بڕوا کێشەی نییە ئەوەی کامێنێتەوە پەیوەندی بە ژیارە کە با بڵێن ئێستا لە بۆ نمونەوەکو ڕاوێژم بە کۆمەڵێک لە مامەسانی بەشی زمانی کوردی و لە پرۆفسۆرانە کردو کە با بڵێن هاوڕێمن و پسپۆڕی بواری زمانن هەمویان کۆکن لەسەرەوەی کە ژیار ئەو وشەیە کە لە بەرامبەر حەزارە ئەمانێت پراوپڕی خۆی ئەیات و وشەکەش وشەیەکی دروستکراوە وەکو زۆر لە وشانەی کە دروستکراون لە ژیانی ڕۆژانە ئێمە بەکاریانێنین و بنەڕەتێکی دیاریکراویشیان نییە بۆ مانایە مەرج نییە مانایەک بات خۆی بۆ نمونە ئەکرێ بڵین کێ بەکارێنا بۆ یەکەم جار لە ڕێناو فەرهەنگی کوردی لە ڕاستیە لە ناو فەرهەنگی کوردیە من بە وردیە نەچوومەتە ناو زمان کە بزانم چۆن یەکەم جار کێ بەکاری هێناوە و لە ڕاستیە لە بەرەوەی وشەکەش تازەیە لەوانەیە لە زۆر شوێن بەکاراتی بێ من کاتی خۆی لە بۆ نمونە لە 2000 کە تەلەڤیزیۆن کۆ بووم گوێم لەم وشەیە بووە ینی بەکارهێنانی هەبوو ینی پێش 20 ساڵ بەکارهێنراوە بەڵام بڵێم کێ بەکارهێنەوە لە ڕاستیە ئەوە نازانم بەسەوە ئازانم کە ئەو مامۆستا بەڕێزانە کە لە پرسم پێکردوون باس لەواکەن کاڵن ئەم وشەیەکی دروست کراوە و مانای ژیارەیەوە لە ڕاستیە بەکارهێنانی وشەش مەرجنی ئیلا مانایەکی وردی هەبێ بۆ نمونە تۆڵی ئابووری ئەساسەکەی چییە؟ مەسەڵەن ئەڵێ هیوە ئەساسەکەی چییە؟ ڕاستە وانە ئیلا تۆ وشەیەکە دروستێکی تو بەکارهێنی لە بەرامبەر نەتەوەیەکی جیاواز لەبەرەوەی جیاواز ویستم ئەوە تەواوکەم کە کاتێک ئێمە باس لە حەزاڕاکەین لە ڕاستیە ئێمە باس لە ژیارەکەین و کاتێکیش باس لە مەدەنیەت و با بڵێن تەمەدونەکەین باس لە شارستانی بوونەکەین ئەمە ڕەهەندی زۆری هەیە کە پێویستە قسەی لەسەر بکەین ئەمە وەکو فۆرم و وشەیە وەکو چەمک بەڵام خۆشتە زانی کە کاتێ پێناسەی ئەوەی کە پێوتێ بڵێن تا ئێستا بەکارات وڵی شارستانیت لایەنە مادی و معنەویەکانی ئینسان و داهێنانی ئینسان و ئاینەکان نەتەوەکان هەموو ئەمانە یعنی باس کراوە ئێمە ئەگەر وەکو جەوهەر و ناوە ڕۆک باسی بکەین ئایا ئەو ژیاری تۆ لێ تێگەشتی وەکو توێژەرێک وەکو مامۆستایەکی زانکۆ بۆ قوتابیەکانیشت باسیەکەی وەک چۆن فۆرمەکە جیاوازە و شیکردنەوەت بۆ کردووە توێژینەوەت لەسەر کردووە وتار و نووسینت هەیە لەسەری ئایا بۆ خۆی ناوەڕۆکەشی گۆڕانکاری بەسەرهاتووە بەدڵنیایی پێشتر لە با بڵین لە سەدەکانی ڕابردوو ژیار ئیتر من هەموو جارە کەوتم ژیار مەبەستم پێ حەزارەیە ژیار وەکو لقێک لە ناو زانستی مێژوو و لە چوارچێوەی فەلسەفی مێژووە خوێندراوە زۆر باشە کەواتە زانستە بەدڵنیایی کرێ بڵێن ئێمە زانستی بەڵام لقێکی بابەتەکە بووە بەڵام لە با بڵێن کۆتایی سەدەی بیستەوە با بڵێن لە نیوەی دومی سەدەی بیستەمەوە ژیار وردە وردە بەرەو ئەوە ڕاکە خۆی ببێتە بەکۆڵێ بوارێکی سربەخۆ بۆ لێ توێژینەوە لەوە دەربچێت کە سەر بە لقێکی دیاریکراو بێ ئەمڕۆ ژیارناسی کە وشەی یاخود چەمکی سیڤیلیۆگرافیای بۆ بەکارێن لە هەندێک لە ناوەندە زانستەکانی بۆ نمونە ڕووسیا وەک بەشێکی سربەخۆ وجودی هەیە بە ناوی سیڤیلیۆگرافیا کە بایەخ بە زانستی ژیاریە ئەوە ئیش لەسەرەوەکە کە ژیار چۆن گەشاکە چۆن پەراسێنێ تیۆرەکانی چین بنەماکانی تایبەتمەندەکانی زۆر بۆ بینە ڕوون بێکەواتە تیۆریست و فەیلسوفیا بیریاری خۆشی هەیە بۆ بە دڵنیایی بە بەردەوامی مەسەلەن
یوریاکۆڤیس و گرروپێک لە ئەو بەشەی سیڤیلۆگرافیا کاڵم لە رووسیا وجودی هەیە لەوێ خەریکی لە توێژینەوە وەکو پەیمانگایکی سەر بەخۆ مامۆسای تایبەت بەخۆی هەیەەوە توێژەری تایبەت بەخۆی هەیە ئەمە جگەلەوەی مەسەرەن کەسانی تری وەکو نیال فرکسن کە باس ینی لەو مەجالەیە ئیشەکە و بڕۆدێل یەکێکی ترە لەو توێژەرانی کە زۆر بایەخی بڵێن بە زانستی ژیاریە و بە وردی قسە لەسەر بنەما و بنەڕەتەکانی سەر هەڵدانی ژیاری و شێوازی گەشتکردنیەکە. بەڵێ دکتۆر تۆ هەندێشتوت هەندێک تێگەیشتنوت لەسەر ژیار و تازەگەریەکەی و قوتابخانەی سربەخۆی یاخود لقێکی سربەخۆی هەیە بەڵام ئێستا پێناسەیەکی گشتگیر چییە بۆ ژیاری کە بە بینەران بڵێن بۆی کە بینەر تێبگەن لەم لقە یاخود ئەگەر لقێکی تازەیە یاخود ئەمریکا قوتابخانە بێ یاخود تیۆریست و بیریاری تایبەت بەخۆیە بێ ژیار چییە؟ لە ڕاستیە ژیار پێناسی زۆری بکراوە بە درێژای باڵێ مێژووی ئەم چەمکە خۆی جگەلەوەی کەمانای جۆرا و جۆریشی وەرگرتووە لە قۆناغە جیاوازەکانە بەڵام وەکو چەمک چەمکێکی تازەیە ینی زۆر مێژوویەکی زۆر کۆنی نییە بەو مانایکی ئێمە بە ژیار بەکارێنین لە ئاسی گشتیا تێگەیشتن هەیە بۆ ژیار وەکو پێشتریش بەسەرێک ئاماژەم بۆ کرد مەسەرەن هەیە بەس لایەنە کەلتوریەکەی کۆمەلگا لەبەر چاوەگرێ بۆ ژیاری مەسەلەن گەشەیەکی کەلتوری لە ناوەندێکی دیاریکراوە کراوە وەکو سیما و خەسڵەتی حەزاری با بڵێن یاخود ژیار لێکی هاتەوە و دیارەکە هەندێکی تر پێیان وایە کە ئەو لایەن و خەسڵەتانەیە کە مرۆڤ لە ئاژەڵ جیاکاتەوە جیاوازی نێوان مرۆڤ و ئاژەڵ بە ژیار لە قەڵەمەیە ئەوەیە کە ئەو بنیادنان و پەرستن پێوترێ ژیار کە مرۆڤی لە ئاژەڵ جیاکردێتەوە ئەمە لە ئاستی گشتی بەڵام چەمکە مرۆیەکان لە ڕاستیان ناکرێت ناتوانی لە چوارچەوەی چەند ڕستەیەکی دیاریکراوە کۆ بکەیتەوە پێناسێکی دیاریکراویان بۆ دروستکەین بۆیە من پێم وایە پێناسەی چەمکەکان یەکێکە لە قۆناغە سەختەکانی لێ توێژینەوە و نووسین چونکە تۆ لەو کاتی کە پێناسە ئەەکەی ئەتەوێ ڕەئی زۆرینە بۆ خۆت کۆ بکەیتەوە و پاڵپشتی بۆ خۆت زیاد بکەیت لەسەرەوەی کە ئەم پێناسی تۆ پێناسەیەکی ورد و دقیق و گشتگیریشە بەڵام ئەمە کارێکی سەختە بۆیە باشترین جۆری لە تێگەیشتن لە ژیار لە ڕاستیە وەکو هەر چەمکێکی تری مرۆیی ئەوەیە کە ئێمە بین مانای خودی و بابەتی ڕوونکەینەوە لە ناو چەمکی ژیارە ئایا چۆن خودیانە لە ژیار تێبگەین و بابەتیانە چۆن لە ژیار تێبگەین بۆیە وەکوتم ئەگەر ئێمە بین بەم شێوەیە پێناسی بکەین ئەوە توانین شتێک لەسەر ئەوە تێبگەین کە ئایا ژیار لە ڕووی خودی و بابەتی بوونەوە مەبەست پێی چییە باش ئەوەمان بۆ ڕوونکەرەوە یا بڵێ بزانین هەر وەکو چۆن لە وەکو پرسیارەکەی پێشووتری ژووتم لە ناوەکەیەوە لە تعریفەکەیەوە وەکو چەمە قسەمان لەسەر کرد هیوادارم وەکو ناوەڕۆکیش بتوانین بینەر تێبگەێنین ئەوترێ ژیار وەکو مانای بابەتی با بڵێن هەموو ئەو دیاردە پەرسەندانەیە کە لە بواری ئەدەب و هونەر و زانست و ئەوانە ڕۆ ئەدەن ئەم پەرسەندانە لەنەوەیەکەوە بۆنەوەیەکی تر لە کۆمەلگایەکی دیاریکراو یان لە چەند کۆمەلگایەکە ئەگوازرێتەوە واتە چەند خەسڵەتێک تی ئەگەین لەم تێگەیشتە پەرسەندنە لە کایە ئەدەبی و هونەریەکان ئەم پەرسەندن تەنها بەز نییە لە ڕووی بابەتیەوە باسێگەین بەڵکو ئەوەش گرنگە کە لە نەوەیەکەوە بگوازرێتەوە بۆ نەوەیەکی تر بۆیە لە زانستی ژیاریە ئەمڕۆ نەوەی ژیاری پێگەیەکی زۆر گرنگی هەیە واتە ئەلجیل الحەضاری نەوەیەکی با بڵێن پێگەیەکی زۆر گرنگی هەیە لە گەشە پێدانی حەزاری چونکە ئەڵقەی گواستنەوە و پێکەوە بەستنی قۆناغەکانی حەزارە خۆیەتی هەر کاتێک ئەم ئەڵقەیە ئەم بازنەی پەیوەندیە لاواز بوو پەرسەندنی حەزاری توش شکست دەبێ بۆیە نەوەی با بڵێن گواستنەوەی ئەم پەرسەندنە لەنەوەیەک و بۆنەوەیەکی تر لە ڕاستیە بایەخێکی زۆر گرنگ هەیە لە چوارچێوەی بابەتی بوونە بۆ ژیار من دیوێکی تری بەمێبەر لەوەی سێ ڕەگەزەکە باسکەی کەواتە ئەکرێ بڵێن ئەمە خەسڵەتێکی ژیارە
گەشەکردن یا پێشکەوتنە ئەوەی تۆ باست کرد لە یاری هونەر و ئەدەب و لایەنەکە بەدڵنیایی ئەمە خەسەتێکە چونکە ئیبن خەلدون و زۆرێک لەوانی تریش ویلدیۆرانت و مەسەرەن ئەمانە هەمویان کۆکن لەسەرەوەی کە خەسڵەتی کەڵەکەبوون و لەسەر یەکنیشتن یەکێک لە بنەما سەرەکیەکانی ژیارە ینی ژیار بەرەنجامی لەسەر یەکنیشتن و کەڵەکەبوونە باش ئەو سێ بەڵێ ڕێگەیەکە وتمان ئێمە لە ڕووی بابەتەوە بۆ پێناسەی ژیار بریتی بوو لە چی بریتی بوو لە پەرسەندنی ئەدەبی و هونەری و زانستی کە لە نەوەیەکەوە بۆنەوەیەکی تر ئەگوازرێت لە ناوچەیەکی جوگرافی دیاریکراو یا چەند ناوچەیەکی جوگرافی لێکچوو ئەگوازرێتەوە کەواتە بۆ ئەمە دیسانەوە ڕەگەزی جوگرافیا بەدڵنیایی بۆیە جوگرافیا یاخو سنوور بۆ ژیار لە ڕووی بابەتیەوە یەکێکە لە ڕەگەزەکانی پێناسەی ژیار چونکە ئایا مەسەلەن تۆ کە باز لە ژیاری چینیەکەی کە باز لە ژیاری ئیسلامیەکەی کە باس لە ژیاری ڕۆمان و یۆناان و با بڵێن دۆڵی نیل و هەتا دواییەکەی ئەمانە لە ڕووی سنوورەوە ڕاستەوخۆ ئەو خیاڵە بێت کە ئەزانی ئەمە لە ناوچەیەکی جوگرافی دیاریکراوە سەری هەڵاوە ئەمە خاڵێک لە خاڵەکان خاڵی دووەم بریتە لە چینەکان مەبەستمان بە چینەکان چییە ئەو پاشماوە کەڵەکە بوو شوێنەوارە کەڵەکەبوانەیە کە لە سەرێک بە مروری زەمن لە ئەنجامی گەشەی ئەو ژیارە دەستی پێکردەوە واتە مەبەستمان بەوەیە کە بڵێم چۆنیەتی گواستنەوەی ئەو پەرسەندنانێنەوە بنەوە کە چین بە چین لە سەرەکی داناوە گواستێتەوە بۆ بەسی لەوەی ئارکیۆلۆژیوینەکە بەڕانەکە ئەوە مەبەستەوەیە ئاچێتە چوارچەوەی ئەوە کۆڵە شوێنەوار ناسیەوە بەڵام ینی ئەوە ڕەگەزێکێتی واتە ئەو پاشماوە ژیارانی کە لەسەر یەک نیشتووە و گەشەی کردووە خاڵی باڵێن ڕەگەزی سێم لە ناو پێناسی بابەتی بوونا بریتە لە زمان ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لە گواستنەوەی ژیار بۆیە زۆربەی زۆری ئەو ژیارانی من و تۆم ڕۆیان ناسین و ئاگامان لیانە ئەوانن کە خاوەنی زمانێکی تایبەت بەخۆیان بوون و زمانی نووسین و هینیان هەبووە باڵێن تۆمارکردنیان هەبووە و ئەمە ڕەگەزی سێمە لە چوارچەوەی پێناسەی بابەتی بوونا واتە ئێمە بۆ ئەوەی لە ڕووی بابەتیەوە سەیری هەر ژیارێ بکەین لە ڕاستیا سەیری سنوورەکەیەکەین سەیری پاشماوە و چینە لە سەرێک نیشتۆکانی یەکەین سەیری ئەوواکەین بزانین بە چه زمانێک واتە جوگرافیا و شوێن و زمان سێ ڕەگەزی سەرەکی بۆ پێناسی بابەتی بوونی ژیار بەڵام دکتۆرە بوریعیم زمان مەبەس بۆی لای بینە ڕوونتر بێت زمان واتە گەیاندنی ئەو واقعی خۆیان خۆ تۆمارکردنەکەیە نەک تەنها قسەکردن و لە یەک گەشت هەردووکیان بەڵێ هەردووکیان هۆکاری کۆنتاکت و لێکتێگەیشتن و هۆکاری تۆمارکردن و زۆر باشە بە مێژووکردنیەتی باش مانای خودیانی ژیاریش هەیە من دێمە سەر مانای خودی ژیاری ئەوەی کە پێناسە هینا خودیەکەیە یانیچی بەڵام با ناوبڕێ وەرگرم و دوای ناوبڕەکەەوە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێژ کوروەردەگرین و دەگەڕێنەوە لاتە دووبارە سڵاو دکتۆر بەر لە ناوبڕەکە ویسمان پێناسەیەکی خودی ئەو پێناسە بابەتەکە پێکێنەرەکانمان باس کرد بە شێوەیەکی گشتی ئەو سێ ئاستە ئێستا پێناسە خودیەکە چییە بۆ ژیار یا ژیارمەندی پێناسی خودیانی ژیار باس لەوەیە کە ئەو قۆناغانەی پەرسەندنە کە مرۆڤ لە بەرامبەر وەحشی گەرێتیە ئەیبینێ یاخود بمانایەکی پێ بڵێم پرۆسەی پەرسەندنی مرۆڤایەتیە بۆ بەجێهێشتنی قۆناغی وەحشیگەری و وەحشیگەری مەبەست نەبوونی یاسای کۆمەڵایەتی بەدڵنیایی ئەوەی کە پێوترێ زۆر جار پێوترێ ژیانی جەنگەڵ یاخود ئەوترێ هەر لە ڕووی خودیانەوە باشترین وێنەیە ژیار باشترین وێنەیە کە لە ڕوانگەیەوە بڕیار لەسەر سیما و خەسڵەت و تایبەتمەندیەکانی تاک و کۆمەڵ بین واتە ئێمە لە ڕوانگەی ژیارەوە تێگەین کە ئایا ئەم کۆمەلگایە لە چه ئاستێکی بە ژیاربوون و ژیارمەندیایە ئایا مرۆڤەکانی لە چه ئاستێکی ژیاری و ژیارمەندیان واتە تۆ تەنها ئیش لەسەر ڕووکار ناکەی
تەنها ئیش لەسەر پەرسەندن ناکەی بەو سیمایی کە هەیە. بۆ نمونە ئەمڕۆ زۆربەی زۆری کۆمەلگاکانی دنیا لە سای جیهانگیریە ئەبینی مەسەرەن کۆمەلگایەکی با بڵێن وەکو کۆمەلگای ئێمە وەکو کۆمەلگای کوردی لە ڕووی سیما و خەسڵەتەوە کە ئاوا سەیرەکەی هیچ جیاوازیەکمان نە لە پۆشینی جلوبەرگ نە لە بەکارهێنانی ئامێر و تەکنۆلۆژیا لە بیناسازی و لەو لایەنانەی تر هیچ جیاوازیەکمان نییە لەگەڵ بۆ نمونە پێشکەوتوترین وڵاتی دنیا ینی ئاینەن ئەو وەسائلانی لەبەردەستی ئەوایە لەبەردەستی ئەمەشایە مەسەرەن لە مەسایلی تەکنۆلۆژیا ئەوانە. بەڵام شێوازی بەکارهێنانەکەی واتە ئاستی تاک و ئاستی ژیارمەندی تاک هەمان ئاستی ئەو ژیارمەندی تاکەیە کە لە وڵاتێکی پێشکەوتووە بەکارێت. بەڵێ دوکتۆر جیاوازێکە ئەمەمان پێ ئەکرێ ئەمە بۆ تۆ یعنی بۆی بۆ بینەر تۆزێش بابەتەکە دابەزێنین بۆ ئاستی بینەرانی ژانی تا ڕادەیەک بابەتەکەمان بابەتێک نەبێ کە بینەر ینی وەڕست بێ لێ ئەکرێ بڵێن تێگەیشتن لە بری ئەوەی کە بڵێن زیاتر کە ئەمەی کە تۆتت خەسەتەکانی بینا و شار و تەکنەلۆژیا و ئەمانە فۆرمە گشتیەکەی هەمومان مۆبایل ئێسا ئەوەی کە لێرە مۆبایلێ بەکارێن لە ئەمریکا و لە ئەوروپا ژەر هەمان مۆبایلە بەڵام ئەکرێ بڵێن تێگەیشتن لە پەیامی ناوەڕۆکە ژیاریەکە زیاتر باشتر نییە ئەوە بڵێ بەدڵنیایی جا من مەبەسم لەوەیە کە کاتێک کە ئەم پێناسی خودیانە بۆ ژیارەکەین ئێمە ئیشمان بە شێوەیەکی گشتی لەسەر بەهایە بەها بەڵێ بۆ نمونە یەکێک لە ڕەگەزە سەرەکیەکانی پێناسی خودیانی ژیار بریتیە لە نمونەی بوون. مەسەلەن ئێمە کاتێک کە لە سەیری کۆمەلگایەکەکەین باشترین کۆمەلگای ژیار باشترین نمونونەکانی پێشکەشەکە و جوانترین نمونونەکانی پێشکەشەکە و هەمیشە وەکو نمونەی با بڵێن باڵا سەیرەکرێ. بۆ نمونە زۆر جارە سەیری سۆشیال میدیاکە با بڵێن لە فەیسبوک ئەوانە خەڵک پۆستەکە لەسەر باسی یابانە بۆ کاڵم فەرمانبەرەکانیان ئەوانەی کە زۆر ڕۆن بۆ دەوام سیارەکانیان ئۆتۆمبیلەکانیان لە دوورتر ڕاگرن لەبەرەوەی ئەوان زووتر ڕۆیشتون زووتر ئەگەن بۆی بوار بن بۆوانی کە درەنگ یان بۆ دەوام زوو بگەن سیارەکانیان بەرنە نزیکی شوێنی فەرمانگەکە با بڵێن. ئەمە ئاوا سەیرێکی شتێکی وەکو بڵێ سادەیەتە بەرچاو بەڵام دەربڕی بەهایەکی ژیاریانەی گەورەیە لە پشتەوە کە مرۆڤی بەم شێوەیە فێر کردو. بۆ نمونە فێربوونی ئەوەی کە مەسەلەن تۆ چۆن مامەڵە لەگەڵ ژینگە و دەوروبەری خۆتاکی پیس نەکردنی ژینگە بێزار نەکردنی خەڵکی بە ژاوەژا و دەنگەدەنگ و ئەم جۆرەشتانە هەموو ئەمانە نمونەی با بڵێن ئەوەن کە ئەچنە چوارچێوەی نمونەی بوونەوە لەناو بەهاژیارەکان ئەمە بۆ بە کاڵچەریا کللتورە لە ناو کۆمەڵگاکانە ئەبرێتەوە بۆ ئەوە یاخود هەر لە چوارچێوەی بەهایا قیەما باسی ئەمە دیوێکی کەلتوریە بەڵام کە من ئەڵێم بەهایە بەها بۆ مانایی کە ئیتر ئەمە هەم ئەشبێتە چوارچێوەی ئەوەی کە لە ئاکار و مامەڵی ڕۆژانی مرۆڤەکان هەبینرێ ینی ئەمە پێناسێکی خودیە بۆ ئەمە ژیارە بۆ خۆی بەڵێ باش خاڵێک تلانە بریتە لە باڵایی بوون یعنی زۆر جار ئەو ژیاریانی کە با بڵێن من و تۆ ناویانە نین لە قۆناغە سەرەتاییەکەیانە بەما گەشەیان کردووە. بۆ نمونە کە باز لە ژیاری ئیسلامیەکرێت ژیاری ئیسلامی جگەلەوەی خەسڵەتی نمونەی بوون تایە زۆر بەرزە لە هەمان کاتە خەسڵەتی باڵایی بوون تایە بەرزە ئەگینا بە بەراورد بە ژیاری با بڵێن ئێرانی ئەو قۆناغە و ژیاری بێزەنتیەکان لە ڕاستیە ژیاری ئیسلامی لەو سەرەتایە و ژیارێکی زۆر بقوت نەبوو. باشە باڵایی لە نێوان دوو کەوانە شەرحیکەی بۆ بینەران زیاد باڵایی بوون بەوەی کە باڵایی بوون لە مرۆڤ بوون باڵایی بوون لەوەی کە بەها و خواستە مرۆیەکان لە ناو چوارچێوەی ژیارە لە چه ئاستێکی گەشەکردن و لە چ پێگەیەکە مامەڵی لەگەڵاکرێت بەو مانایی کە تەنها گەشەکردنی مادی بە تەنها خۆی بەس نییە. مەبەستی بوو لە دکتۆر مەبەستی باڵایی بوون ڕێخستنی ژیانی مرۆڤ لەگەڵ
کۆی ئەو سەردەمانە هەموو سەردەمەکان مەبەستم باڵایی لە تێڕوانینە بۆ مرۆڤ مامەڵەکردنە لەگەڵ مرۆڤ بینینی مرۆڤە وەک مرۆڤ بەو مانایی کە سیما و خەسڵەتە باڵاکان لەناو کۆمەڵگەیە بەو شێوەیە مامەڵی لەگەڵاکرێت کە هەمووان منافەساکەن لەسەرەوەی کە بەرەو باڵایی بڕۆن ینی مەسەرن کۆمەلگای یۆنانی ژیاری یۆنانی لە تێکسەکانە باز لەوە کرێ کاتێک کە خەڵکان لەوێ هەوڵیان ناوە بۆ نمونە لە پلۆپۆستێکی سیاسیە بەشداری بکەن هەوڵەکەیان بۆ ئەوە نەبووە کە دەستکەوتی مادی بەدەست بێنن بەقەدەر ئەوەی شانازیان بۆەوە کردووە کە لە چوارچەوەی دەوڵەت شاری یۆنانیە توانیوانە خزمەت بکەن ئەمە باڵایی بوونە وەک ئەوەی کە ئەو پێشبڕکێی کە لە سیرە و لە مێژووی ئیسلامیە باسەکرێت لە نێوان هاوڵانی پێغەمبەرە صلی الله علیه وسلم کە بۆ چاکەکردن و بۆ بەدەمەوە چوون و بۆوانە هەبووە باسکردنە لەم نموزەجانە باسکردنە لە نمونەی باڵایی بوون لەوەی کە ئەو مرۆڤەی کە بۆ نمونە لە حەزاری ڕۆژئاواییە لە ژێر ڕۆژئاواییە شەو و ڕۆژە خاتە سەر یەک لە پێناو ئەوەی کە بتوانە چارەسەرێک بۆ نەخۆشیێکی مرۆڤ بدۆزێتەوە چارەسەری هەموو کۆمەڵگاکانی پێ کاتە مرۆڤ وەکو بکەرێکی گەورە و کاریگەر لە ناو کۆمەڵگادا باڵایی بوون بەمانای وشەکە خۆی بۆ خۆی دین ئەمە کاریگەری هەیە ئەی ئەو چەمکە یاخو بڵێن ئەو تعبیرە قورئانی کە خوای گەورە ئەفەرمێ طبعاً ڕاستە لە بواری وایە کە باسی ڕێزە وەلەقەد کەڕەمنا بەنی ئادەم ئەم چەمکە بۆ خۆی هیچ نزیکە بێتەوە لەوە ئەم کە ڕێزی لە ئینسان ناوە ئینسان بەو مانایە ژیاریەکەی کە تۆ وەک باڵایی بوون و گەورەی باسی لە ڕاستیا خوێندنەوەی ژیار تەنها بە یەک میتۆد ناکرێ باسم لەوەیە کە کاتێک ئێمە چین لە ناو سەرچاوەکان ئاگەڕێن زۆر میتۆدی جۆراوجۆر هەیە بۆ خوێندنەوەی ژیار میتۆدە ئاینەکانمان هەیە ئەوانەی کە پێیان وایە ئاین ڕۆڵێکی گرنگ ئەبینێ لە بنیاتنانی ژیارە ئەم میتۆدە ئاینیەش خۆی دابەشە بێ بەسەر ئەو میتۆدە ئاینی ئاسمانەکان لەگەڵ میتۆدە ئاینی زەمینەکان و لەناو ئەمانیشا هێشتا ئەو ئاینزا و ڕێبازە جۆرا و جۆرانی کە هیانە تێڕوانینی تریان هەیە بۆ بنیادنانی ژیار میتۆدەنا ئاینیەکانیش ئەوانەی کە لە چوارچەوەی ئایدۆلۆجیا و با بڵێن ئەو بەرنامانە دەرەکەوێت کە ئەمڕۆ ئێمە گوێمان لێ بێت لە مەسەلەن لیبرالیزم و سۆسیالیزم و پراگماتیزم و هەتا دوایی هەموو ئەمانە هەرێکێکیان جۆرێک دید و تێڕوانینی بۆ بنیادنانی ژیاری و مامەڵە ژیارەکان زۆر باشە ئەمە باڵایی بەیەک میتۆد ناخن باشە بۆ زۆر گرنگە ئێمە بۆ ئەوەی بتوانین ژیار وەک کایەکی زانستی سیرکەین ئەبێ بتوانین هەموو لە ڕوانگەی ئەو میتۆدانەوە قسەیان لەسەر بکەین نەک تەنها بێگومان لە کۆمەڵگایەک بۆ کۆمەڵگایە لە ژینگەیەک بۆ ژینگەیەک تر ئەکرێ دوای باڵایی بوون چی خەسەتێشتریە خەسەتی سێم ئەوەیە کە لە پێناسی خودیانەی ژیاریە پەرسەندن گرنگە وەکو لە بیداتەوە باسمان لێوە کردووە باز لە گۆڕانکاریە لە با بڵێن مرۆڤە لە دژی بربەرێتی لە دژی وەحشیگەرێتی واتە کاتێک مرۆڤ هەر مامەڵەیەک هەر هەڵس و کەوت و تێڕوانین و بیرکردنەوەیەک هەر جوڵەیەکی هەیە کە دژە بە بربەریەت بە وەحشیگەری ئەمە جوڵە و کردەیەکی ژیارانەیە ژیارمەندانەیە بۆیە باشویستی چاکەویستی خەسڵەتێکی تری ناو ڕەگەزی باشە دوکتۆر نەپەڕێن ئەگەر ئێمە ئەو بربەریەتیە یا ئەوەی کە پێوترێ وەحشیگەری تۆ پێڵی وەحشی یا ڕێک نەخستنی کۆمەڵگەیە مرۆڤ بە شێوەیەکی نایاسایی لە کۆمەڵگا هەسوو کەوتەکە ئەکرێ پێچەوانەکەشی بڵین ئەوەش ناکرێ بڵین عنی ئەوە پێچەوانەکەشی بۆ خۆی ژیارە بەڵام خەسەتی ئەو کۆمەڵگایە خەسەتێکی ژیاری تایبەتە یانی بەماناوەی کۆمەڵگایە کە بەردەوام لە داڕ هەوڵدانی ڕوخانی گەشەکردن و قۆناغی ڕێخستن ئەچێتە دەرەوەی ژیارمەندیەوە کە من وتم دژی وەحشیگەری و بربەریەتە خەسەتێکی بۆ لەبەرەوەی لە وەحشیگەری و بربەرێتە ڕوخاندن و وێرانکاری هەیە زۆر باش بەڵام لە بەرامبەر یا دروستکردن و بنیادنان هەیە بەڵێ
ینی ئاوا هەیە دوای ئەوە وتمان ئەمە بە شێوەیەکی گشتی باڵایی بوون بوو دەرچوون بوو لە وەحشیگەری ئەو سێ ڕەگەزە ئەوە ڕەگەزەکە ئەکرێ بڵێن پێکهێنەرەکانی کامانن پێکهێنەرەکانی ینی لە پێناسی خودی و بابەتیەوە بەڵێ تێگەین کە ژیار یەک دیو نییە یەک لایەن نییە لایەنی مادیە بە تەنها گەشەی مادی ببینین و بڵێن ئەمە گەشەیەکی ژیارانەیە نا لایەنی ڕۆحی و معنەوی هەردوو لایەنەکە گرنگن بۆ گەشەی حەزار تەواوکەری یەکترن بە دڵنیایی و ئەمەیە وای کردووە کە گەشەی ژیاری و پەرسەندنی ژیاری و مێژوو ژیاری ئەمڕۆ تایبەت نەبێت تەنها بە نەتەوەیەکی دیاریکراو و تەنها بە ناوچەیەکی دیاریکراو بۆ لەبەرەوەی وەکو باسم کرد ژیار بەو پێی کە خەسڵەتی کەڵەکەبوون و لە سەریەک نیشتنی هەیە ئەمە وای کردووە کە لە یەکەم هەنگاو و دەستپێکی ژیاریەوە مرۆڤ خەریکی ئەم لەسەر یەکنیشتن و کەڵەکەکردنە بێ دروستکردن و بنیاتنانە بێت جا وەکو خشت لەسەر خشت دایناوە تا گەیشتۆ بۆی ئەمڕۆ ئەگەر لێو بپرسن کەس ناتوانە شانازی بکا بەوەی کە هیچ نەتەوەیەکی دنیا ناتوانە شانازی بکا بەوەی کە یەکەم کەس بۆ ئاگری دۆزیوەتەوە هیچ نەتەوەیەکی دنیا ناتوانێت بە تەنها خۆی بڵێم ماڵیکردنی ئاژەڵ ئیشی من بوو دۆزینەوەی ئاسن ئیشی من بوو مەسەلەن فلانشت ئیش ینی ناتوانێت شانازی بۆەوە بکە دکتۆر تۆ هەندێک تەواوکاری مرۆیت باس کرد ئەمە ناچار یعنی بردمی بۆ ئەو پرسیارەکە لە بەڕێستی بکەم کەواتە ئەکرێ بڵێن ژیارەکان یا ژیارمەندی تایبەتمەندی ناوچەیی ئاینی نەتەوەی ڕۆژەڵاتی و ڕۆژ ئاوایی چوزان بۆقعی جوگرافی دیاریکراوی هەیە بە شێوە جیاجیاکەی پەرد بکرێ یاخود ژیار بۆ خۆی ژیاری مرۆڤایەتیە و کۆی مرۆڤایەتی ئەتوان ژیار و ژیارمەندی تەواو بکەن بەڵێ جا یەک شتی با بڵێن ترم ما بۆ تەواویکەم بۆی پێش وەڵامی پرسیارگە جەناب بەمەوە لەمە تێگەیشتین لە پێناسەی خودیانە و بابەتیانی ژیار تێگەیشتین کە حەزارات یاخود ژیار وەکو ئەو تەیرە وایە کە دوو باڵی هەیە باڵێکیانی لایەنی شارستانی و گەشەی مادی کۆمەڵگاکانە لایەنەکەی تری لایەنی ڕۆحی و معنەی و کەلتوری کۆمەڵگاکانە ئەگەر ئەم تای تەرازووە واتە یەکێکیانی تیانە بێ کۆمەڵگاکە سیمای ئەوی تریان وەرەگرێ نابێ بە کۆمەڵگایەکی ژیارمەند بەمانای ئەوەی ئەگەر گەشەی مادی و پەنەسەندنە مادیەکان لە ئاسی پێویستی خۆیانانە بن و با بڵێن بنیادێکی بەهێزی مادی نەبێ ژیار ئەوە بێتە کۆمەڵگایەکی کەلتوری نەک کۆمەڵگایەکی ژیارمەند ئەگەر بە پێچوانەشەوە بێ ئەبێتە کۆمەڵگایەکی مەدەنی زۆر باش نەک کۆمەڵگایەکی ژیارمەند بەڵام ئەگەر هەردوو پەرسەندنەکە هەردوو پرۆسەکە بەیەکەوە گەشەی کرد ئەو کاتا بێتە کۆمەڵگایەکی ژیارمەند بۆیە ئەمڕۆ لە جیاتیەوەی ئێمە سەر وەڵامی پرسیارەکە جەنابێت لە جیاتیەوەی باس لە ژیاری ناوچەیەکی دیاریکراو بکەین یین باس زۆرتر لە ژیاری مرۆ یەکەین سەبارەت بەوەی کە جەناب باسێکی ئایا ژیار وابەستەی سنوورێکی جوگرافی یان یا ئاینی دیاریکرا خاصەتێکی دیاریکرا طبعاً پۆلێنکردنی ژیار بە پێی مێژوو گەشەکردن و قۆناغەکانی لە ڕاستیش جۆرا و جۆرە لە ژیاری لۆکاڵیمان هەبووە لەو ژیاریانەی کە مەسەلەن وابەستەی ناوچەیەکی بەرتەسک و دیاریکراو بوون یاخود تەنها هەڵگرەکەی ڕەگەزێک یا چەند ڕەگەزێکی مرۆیی گزارشتان لێ کردووە وەکو ژیاری کۆنەکان کە مەسەلەن وابەستەی ناوچەیەکی دیاریکراوە کە ئەوترێ ژیاری دۆڵی نیل میسۆپۆتامیا مەسەلەن ئەمە یەکسەر ڕاستەوخۆ ئەزانین کە وابەستەی سنوورێکی جوگرافی دیاریکراوە دوای ئەوە ژیارەکان سنوورەکانیان بەرفراوانە بێت کە ئەوترێ ژیاری ڕۆمانی سەیرەکەی کە سنوورێکی بەرفراوانی هەیە لە ئاسیا پێگەی هەیە لە باکووری ئەفریقا پێگەی هەیە لە ئەوروپا پێگەی هەیە ژیاری ئیسلامی زیاتر لە ڕەگەزێک بەشداریتیای هەیە و لە نەتەوەیەک بەشداریتیای هەیە لە نەتەوەی فارس لە کورد لە تورک لە عەرەب ژیاریش هەیە زیاتر لە ڕەگەزێک بەشداری کردو و زیاتر لە سنوورێکی دیاریکراوی جوگرافی هەیە وەکو ژیاری ڕۆمانی و ژیاری ئیسلامی کە ئەمانە وەکو ژیاری هەرێمی سەیرەکرێن و لە سەدەی بیستەوە
چەمکی ژیاری جیهانی با بڵێن بوونی هەیە کە باسکردنە لەسەر ئەساسەوەی کە ئەم ژیاریانە وابەستەی نا چەند ڕەگەزێکی دیاریکراوە بەڵکو زیاتر لە چەند ڕەگەزێکی دیاریکرا و تا بەشداریان هەیە و سنوورێکی بەرفراوانیش بوونی هەیە بۆیە ژیار وەکو ژیارێکی جیهانی سەیرەکرێ لەوەش تێپەڕیوە ئێستا لەم ڕۆیە کە باس لە ژیاری گەردونیەکرێ ژیاری گەردونی جا ئەگەر سیرکەی لەگەڵ با بڵێن فراوانبوونی سنوورەکانی ژیار هەم لە ڕووی جوگرافیەوە هەم لە ڕووی ڕەگەزیەوە لە ڕاستیە خواست و خولیا و خەمەکانی مرۆڤیش گۆڕانکاری بەسەرهات ئەو مرۆڤەی کە لە چوارچەوەی ژیاریەکی دیاری کراوە مامەڵی کردو بۆ نمونە ئەگەر سەیری ژیاری یۆنانی بکەین هاوڵاتی پێناسێکی تایبەت بەخۆی هەیە لە چوارچەوەی یۆنانە مافی بەشداری و با بڵێن دام و دەستگای سیاسی لە ناو کۆمەڵگای یۆنانە سیما و خەسڵەتێکی تایبەتی هەیە و ئاکار و تێڕوانین و دیدەکان بە هەمان شێوە سیما و خەسڵەتی تایبەتمەندی خۆی هەیە لە کاتێکە کە ئەمە گوازێتەوە بۆ نمونە بۆ ژیاری هەرێمی کە ڕۆمایە با بڵێن لە چوارچێوی ژیاری با بڵێن ئیمپراتۆریەتی ڕۆمانیا ئەبینی کە پێناسەکانە گۆڕێن هاوڵاتی بوون تەنها ئەوە نییە کە لە دەوڵە شارێکە لە دایک بوو بێ لەبەرەوەی ئێستا دەوڵە شار و با بڵێن مانایەکی نەماوە لە چوارچێوی دروستبوونی ئیمپراتۆریەتەکە بۆیە ئەمە بەسم لەوەیە لەگەڵ خەمەکانە فراوانبوونا خەمەکانی ئینسانیش گۆڕاوە سەیری ئەمڕۆکە ئێمە ئەمڕۆ لەوانەیە وەکو نەتەوەی کورد کاریگەریەکمان نییە لەسەر نەک هەر کورد زۆر نەتەوەی تری دنیا کاریگەریەکی گەوریان لەسەر بەرەو پێشبردن و گەشەپێدانی ژیار نییە لە ئاستی گیان و دنیاە بەڵام خەمیشمانە بۆ نمونە باز لەوا کرێ لەوانەیە ڕۆژانە جۆ لێ بوو بێ جارە ماوەیە کرد مۆدی بوو هەسارەیەک یا بەرزەویەکەوێ بۆ بە خەمی ئێمەش متابعەیەکەین زین چییە لە کاتێکە ئەمە هیچ ڕۆڵێکیشمان لە مامەڵەکردن لەگەڵ ئەو دیاردەیانی ناتوانین ڕێی لێ بگرین بەڵام خەممانە مەسەلەن دوور با بڵێن کومبوونی طبقەی ئۆزۆن پیسبوونی ژینگە مەسەلەن هەموو ئەمانە کە بوونەتە خەمی ژیاری لەم ڕۆیە ژیاری جیهانی و ژیاری گەردونیش لە هەمان کاتە وای لە هاتووە هەمووان بووین بە بەشێک لەو پرۆسە حەزاری کە زۆر لە دنیا وجود زۆر باشە دکتۆر من لەوانەیە ئەم بەشەم کە بەشی سێمی بەرنامەکەمە لەگەڵ بەڕێستا کاتێکی ئەو تۆم نەماوە بەسەمەوە بەر لەوەی کۆتایی پێبین پێکێنەرەکانی ژیاریشمان بۆ ڕوون بکەیتەوە بۆ بینەران بۆی بزانین ئەوە پێکێنەرانە کامانن کە ژیار دروستەکە لە ڕاستیە پێکێنەرەکانی ژیار لەو پێناسەوە کە دامان ڕشت کە ژیار هەردوو لایەنی مادی و معنەوی واتە لایەنی مەدەنی و کەلتوری کۆمەڵگا بە دڵنیایی پێکێنەرەکانی هەرێکێک لەو دوانە لە گەشەی مادی کۆمەڵگا لە بیناسازی و لە بنیاتنان و لە با بڵێن دیزاین و لە هەموو ئەوانەی ژیان لە ڕۆمادیەکەیەوە هەموو پرۆسەیەکی گەشەکردن و بنیاتنانی مادیانی ژیان لەگەڵ هەموو گەشەکردن و پرۆسەیەکی بنیادنانی با بڵێن کەلتوریانەی کۆمەڵگا لە مەسەلەی هونەر و لە مەسەلەی با بڵێن ئاکار و هەموو ئەوانەی تریش بەهاو بەڵێ هەموو ئەمانە دوجار ئەبنە سیما خەسڵەتی ژیاری کە بە پێی ناوچەکان لە ڕاستە لە مێژووی خۆیان گۆڕانکاری بەسەرا هاتووە باشە ئێمە لە سەرەتای بەرنامەکەەوە باسمان لە کلاسیکیەتێک کرد بۆ پێناسەی ژیاری ئەوەی کە لە تایسە لە ناو فەرهەنگی کوردیا لە ناو میتۆدەکانی خوێندنا بە شارستانیت ناوبرا و بەڕێزێت ڕوونکردنەوەیکی وردت کرد لەسەرەوەکە ئەو چەمکە جۆرێک لە تێکەڵی تێ و ژیار دەستەواژەیەکی گونجاوەی بەکارێ بە بڕوای تو ئەمانەی تۆ باست کرد پێکێنەرەکانی ژەبواری مادیش و معنەویش ئەگەر لە ڕووی جەوهرەوە سەیری بکەین هەر ناچێتەوە هەمان یا ناڕژێتەوە هەمان ئەو دەریا قوڵەی کە باسی شارستانیەتەکە دابراو نییە لەوە بەڵام ئەو دیدەی کە ئێمە تا ئێستا هەمانە بۆ ژیار کە ئەبێ ژیار وابەستەی شار بێ بۆیە وشەی شارستانی بۆ بەکارێنین لەبەرەوەی شار داتاشراوەی این شارستانە داتاشراوەی شارە و ئەوە لە ڕاستیە کاتێک کە سەرچاوەکانە خوێنیتەوە تێڕوانینی نوێ بۆ ژیار ئەوەت فێرەکە یاخود ئەوەت تی ئەگەێنێ کە
ژیار وابەستە نییە بە شار بە مەفهومی شار لەم ڕۆیاکە ئێمە سەیرەکەین بەقەدەر ئەوەی وابەستەیە بە نیشتەجێبوونی مرۆڤ ئەگەر بڕیار بێ شار ڕەگەزی پێکێنەری ژیار بێ باسکردن لە ژیار لە سەردەمی مرۆڤی نیاندەرتاڵ و چاخی بەردین مانای بۆ ژیار نایڵێتەوە لە با بڵێن دەوڵەت شارێکی یۆنانە بۆ نمونە لە مەدینەیە ڕاستە پێی وتراوە شار بەڵام ئەم شارە بە مەفهومی شار نەبووە بەقەدەر ناحەیەکیش نەبووە ئێمە لەبەرەوە ببوورە مە بەسم لەوەیە کە ئەبێ ئێمە هەندێک تێڕوانین هەیە بۆ پێناسەکردنی ژیار یاخود حەزارە کە وابەستەیەکەینەوە بە گشتی شارەوە لە ڕاستە ئەمە هەڵێکی گەورەیە نەکەر هەڵێکی گەورەیە ڕاستیش نییە بۆ لەبەروی تەنانەت خودی ئیبن خەلدون باس لەوە کاڵێ مەسەلەی عەسەبیەت کە ئێمە دەمارگیری بۆ بەکارێنین بەڵام دەمارگیری بۆ مەفهومی ئەمڕۆی نا بەڵکو دەمارگیری لای ابن خەلدون مەفهومێکی تایبەتی خۆی هەیە با بڵێن ئەو قۆناغەیە کە تایە سەرەتا و دەستپێکی ژیار دەستپێکە حەزارە دەستپێکە لەبەرەوە ژیار لەو قۆناغەوە دەستپێکە کە بەر لە دروستبوونی شارەکانیشە یعنی تۆ ناتوانانی تەنها دروستبوونی شار بە سەرەتا و دەستپێکی ژیار لە قەڵەمبەی بۆیە لە ڕاستە ئێمە بێ ئەو ڕاستکەینەوە ئەمە جیاوازی ئەو بابەتەیە کە ئێمە باسیەکەین لەگەڵ ئەوانی پێشتر زۆر گرنگە چکە ئەمە کۆمەڵە باس و بابەتی گرنگە ژیار و پەیوەست بە مرۆڤ بە گەردوون بە ژیان تەنانە بە ئەوەی کە تۆ باسکە مەسلەی کۆچ ژیانی کۆچەری و ژیانی شارنشینی ئەمانە گرنگن بەڵام زۆر جار ئەو پێناسە تەقلیدیەکە هەروەکو وتم مەسلەی دێتە باسی سیراعات و مەسائلی فکری و ئایدۆلۆژی و ئەوانە ئایا ئەوانەش من ئەمەوێ ئەوانە بخەمە بەشی داهاتوو کە بەڕێز وەکو ئەکادیمیە قسەی لەسەرکەی ئایا بۆ خۆی ئەوانش ئەچنە قاڵبی کلاسیکێت و کەمتر تێگەیشتن و قوڵبوونەوە لە ژیارناسی و ژیارمەندی بۆ بەرنمەکانی داات و بەڵام دەرفەتێکی کورت ئێمە لەسەر کۆی پێناسەکان و جۆرەکان و پێکێنەرەکانی ژیار و ژیارناسیە ژیارمەندی کە باست کە ئەگەر ڕایەکت هەبێ بۆی فۆرمە گشتیەکە لای بینەر کۆبکەیتەوە و تێبگازیات لەوە باسەکەم کە ژیار وەکو چەمکێکی نێوزانستی مرۆڤایەتی و وەکو کایەکی نوێی سربەخۆی معریفی لە ڕاستە پێویستی بە لە توێژینەوە بە دوواداچوونی زۆرتر و ورتر هەیە پێویستی بە بەکارهێنانی میتۆدی جۆراوجۆر و خوێندنەوەی جۆراوجۆر هەیە تاوەکو ئێمە وابەستەی نەکەینەوە تەنها بە دیدگایەکی بەرتەسک و دیاریکراو و تەنها ئێمە لە یەک ڕوانگەوە ژیار ببینین بەڵکو پێویستمان بەوە هەیە کە ئێمە بەقەدەر ئەوەی کە بۆ نمونە ئێمە لە میتۆدێکی ئاینی و سەیرێکن بەقەدەر ئەوش زەڕورە ئێمە لە میتۆدێکی نائاینی و ئایدۆلۆژیە و سەیریکەین یاخود ئەو میتۆدانی کە لە کایترەوە ئەیبینن هەموو ئەمانە بۆ ئەوەی بتوانین زیاتر گرنگی بابەتە بین و ئەمڕۆ وەکو ژیار کە ئێمە لە بەشی مێژووی کۆلیژ زانستە مرۆڤایەتیەکانی زانکۆی سلێمانی وەکو بابەتێکی سەربەخۆ ئەخوێنرێ لە ڕاستیە لە زیاتر لە سەدان زانکۆی دنیا ئەمڕۆ وەکو بابەتێکی سەربەخۆ وەکووانە ئەوترێتەوە زانستێکی نوێیە کۆن نییە بە دڵنیایی سەربەخۆی خۆی وەرگرتەوە جیابۆتەوە لە ناو کای زانستی مێژووی ژیاری و لە ناو کای فەلسەفەی تاریخە. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر هیوا عەزیز توێژەر لە بواری ژیاریا ژیارمەندی و ژیارناسی سپاس دەکەم لە بەشی سێمی بەرنامەی گفتوگۆ کە تایبەت بوو بە ژیار یاخودەوەی بە زمانی عەرەبی پێوتە الحەضارە سیڤیلایزیشن بە زمانی ئینگلیزیەکەی ئامادەبی سپاس دەکەم. زۆر سپاس بەهۆش. بەڵێ بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیەتمە کۆتایی بەشی سێمی بەرنامەی گفتوگۆ تایبەت بە ژیار و حەزارە دەمەوێت لێرەوە سپاسی لەقی سلێمانی سەنتەری ڕۆشنبیری نوری حکمە بکەم بۆ ڕەخساندنی ئەم شوێنە کە توانیمان گفتوگۆیشی معریفی لەسەر باس و بابەتێکی گرنگ بکەین تا کاتێکی تر خۆشی هەموو لایەک لە خوای گەورە دەخوازی. سپاس.